قەیرانی دارایی و دۆخی سیاسی هەرێمی کوردستان کاریگەری کردوتە سەر ژیانی هاوڵاتیان و بازاڕەکانیشی بە تەواوەتی سست کردووە. هاوڵاتیان دەڵێن بژێوی ژیانیان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی مەترسیداردایە. خەڵک زۆر لە وەزعێکی خراپدایە، خەڵک زۆر یعنی بەڕاستیت پێ بڵێم وەزعەکە خەریکە کار لە کار بترازێ بەڕاستی پێ بڵێم نازانەوە هیچ خۆیان ناکەنە ساحێبی ئەو میلەتێ خەڵک بۆ دەنجیاندانەکە نە موچە هەیە بدرێ بە فەرمانبەران نە ئیشکاری ناوخۆ هەیە کە کۆمەڵە گەنج ئێستا بێئیشن ینی بڵین نیوەی زیاتری ئێستا گەنجەکانمان بێئیشن نەدامەزراندن هەیە سەرباری ئەوەش لە تەماشاداکە دەچێکن یادەکان کریبلیتی یادەکان هەروە خۆیەتی یان دەچێکن وەسای سناعەکان هەروە خۆیەتی یعنی لە سەرباری ئەو بێپارەیەی بەڵام زۆر دانە بەزیوانە حکوومەت دەبۆ ڕەچاوی ئەوەی کردبایە بڵێ تایبەتی کرێ دوکان ئێستام کابرایەکی دوکاندارم کرێچیمە لە دوکانەکەمدا کرێکەمە خۆیەت. هاوڵاتیان پێیان وایە جم و جۆڵی بازار بە تەواوەتی سز بووە و ئەمەش بۆ خراپی ئاستی دارایی و بژێوی ژیانی هاوڵاتیان دەگەڕێتەوە. داواش دەکەن هەرچی زووە چارەسەری قەیرانی دارایی بکرێت. جمجۆڵی بازاری هەر سفر بووەتەوە یەک کەس ئێستا ئێمە دوکانمان هەیە پێشەوە قەیرانەیە ئەگە ڕۆژە بای دوو دەفتەرامان فرۆشۆ ئێستا ڕۆژە بای 200,000 نافرۆشین. دوکانەکەشمان بڵین دوکانی موبایلە هەرگە موبایلێکی بکڕی بای 200,000 بەس کەس پارەی پێ نییە بێلێت بکڕێت. زۆر بەداخەوە بژێوی هاوڵاتیان لە ئاتێکی زۆر خراپدایە بەهۆی ئەو قەیرانی کە لە کوردستان هەیە. بەداخەوە قوڵتر بۆ قەیرانەکە لە دوای ئەوەی کە موچە بوو بە چارێک لە دوای ئەوەش دەبانەوەی کە دەبینین ئێستا ئەو چارێگەش بەداخەوە پێویست نییە و پێ دەچێت ئەوەش نەمێنێ بژێوی هاوڵاتیان منەوەی کە دەبینم بخۆم لە بازارم لەو پەڕی خراپیدایە خەڵک زۆر بێپارەیە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی بژێوی ژیانی هاوڵاتیان بەرەو دۆخێکی خراپ ڕۆشت و کاریگەری تەواویشی لەسەر بازاڕەکان دروست کرد. هاوڵاتیان داوا دەکەن چیتر حکوومەت کەم تەرخەم نەبێت لە ئازگوزەرانی هاوڵاتیاندا. توانە عومەر، کورسەر نیوز، ڕانیا.